کاک مەسرور هەر شتی باشی لێدەوەشێتەوە دەست و چاوی خۆشبی سەری شێواندێ لە گوگڵی بەڕاستی دەستی خۆشبی کاری باش جێگای دەستخۆشیە کاری باش جێگای دەستخۆشیە یانەی نەورۆز یانەی برامانن سلێمانی هەولێر هەم کوردستان هیچ فەرقی نییە هیوادارم زیاترش لۆیان بێنە سەخەت و هەموو وەرپرسەکان ئەو کاریان بکەن کاک مەسرور هەر شتی باشی لێدەوەشێتەوە دەست و چاوی خۆشبی وەڵا سەری لە گوگڵی شێواندێ کاکە هەموو ڕۆژە گوگڵ خەریتەکی زیاد دەکات پرۆژەکی ئاوە پرۆژەی هەموو شارەکان و کە لێ بگەڕن دەستە هەموو کوردستان دەستکاری دەکات وەڵڵا ئاوەدانە وەڵڵاهی کاکە ئینکاری ناکرێت بە خودای ئەمن بێلایەنم وەڵڵای خوا دەزانی ئێستا کاسبی ماڵی خۆم بەس وەڵڵای پرۆژە ئاوەدانەکانی سەری شێواندێ لە گوگڵی بەڕاستی دەستی خۆشبی پەیامت چییە بۆ خەڵکی سلێمانی و بۆ وەرزشوانانی سلێمانی بە تایبەت بۆ یاریزانان و دەستەی هاندەرانی یانەی نەورۆز دەستەی هاندەرانی یانەی نەورۆز ئەمە برایانین ئەمە لە پشتیانین ئەمە بەتەنێ بەجیان نایڵین وەکو ئێستا لە پشتیانین چاویان ماچەکەین و هەمویان خۆشەویستی منە و برای منە قەت بە فکریەوە نەکەنەوە بەتەنێنە نەورۆز سلێمانی ئەمە فەرقمانی ئەمش کوڕی سلێمانیمە کوڕی کەرکووکم کوڕی هەولێرم کوڕی دۆکم فەرقی چییە ئەو هاوکاریەت چۆن بینەوەی کامڕۆ سەرۆکۆسیران پێشکەش زۆر باشە زۆر باشە بەڵام ئەگە هێشتاش هاوکاری بکرێ هێشتا باشتریش دەبی خەڵک هێشتا بەرپرسەکان زۆر ماینە کاکەەوە سەرۆکی حکوومەت ئەوەندەی هاوکاری کرد بەرپرسەکانی شاری سلێمانی بەرپرسەکانی هەولێر دهۆکی هەموو جێک هەموو هاوکاری بکەن ئەوە شتێکی باش کرد کاک مەسرور بەڵام شتی دیش دەکرێت بە هاوکاریان بکرێت نازانم ئەو خەڵکە لۆ تێناگا لەگەڵ ڕێزم لەو کەسی باش هەندێکی دەڵێم زۆر نا ئەمە یەک قسەتان با پێ بڵێم یەک قسە یعنی با ئەوەندەی 30 ساڵە هەموو دەڵێن هیچ نەکرایە وایە 30 ساڵە دەڵێن هیچ نەکرایە کاکە ئەو ئینتیخاباتەی هەموو کورد پێکەوە بە یەکێتی و بە هەموو عزبەکان دەنگ بدەن بە پارتی بزانین پارتی ئەو 3 ساڵ ئەو 4 ساڵی چ دەکا ئەگەر هیچی نەکرد پارتی 4 ساڵی دی هەموو دەنگ بدەنە یەکێتی بزانین یەکێتی چ دەکا ئەگەر یەکێتی هیچی نەکرد 4 ساڵی دیکە هەموو پێکەوە دەنگ دەنەوەی نوێ دەنگ دەنە ئەمە ساڵعی دەنگ دەنە عزبەکان بیان گۆڕن بێ یعنی ئەگە پارتی باش نەبوو هەموو دەنگی بدەنێ بزانێت چ دەکا ساعەکەی لۆ بەجێبێرن ئەگە باش نەبوو بیگۆڕن ئەگەر نا دەنگ هەموو بدەنە یەکێتی ئەگە یەکێتی باش نەبوو بیگۆڕن المهم ئەوها ناکرێ هەموو جارێ 50 بە 50 ئەو لەبەوەی ئەو لای ناکە ئەو لەبەوەی ئەو لای ناکە نا یەکەکی هەڵبژێرن با تەواوی حکوومەتی لەبەردەستی بیبزانست دەکا ئەگەر هاتوو هیچی نەکرد هەموو میلەت با بیگۆڕی با کەسەچکە هەڵبژێری بزان ئەو چ دەکا ئەو شتە ئەو حال دەبی باش کاک فاخیر بێنەوە سەر باسی یانەی نەورۆز لە تۆ لە ئێستادا دۆخی یانەی نەورۆز بە شێوەیەکی گشتی چۆن دەبینیت وە پێ دوایە هۆکارە سەرچەکانی کەوتنی ئەم یانەیە بۆچی دەگەڕێتەوە چۆن چارەسەری کێشەکەیان دەکرێت قوربانتم ئینشاءڵڵا یانەی نەورۆز دێتەوە سەر پێی خۆی و تااقەت هیچ قسەشم نییە ئەو مۆزوعان لە من پرسە 4 مەتعام لەولای 4 5ەکەم لەولای بە هەمووێدا نەخڕێ کاکە چاویان ماچەکەم ئەم هیوادارم بەس یانەی نەورۆز بێتەوە ئاستی جاران کۆیانەج بەقوتە و عەزیزی منن خۆشەویستن ئینشاءڵڵا ئەمە پشتیارین هەوڵەکەی سەرۆکۆزیران تا چەند ئاماژەیەکی ئەرێنی بوو بۆ ئەوی دووبارە ئەو یانەیە هەڵست ئاماژەیەکی ئەوەیە کە ئەمە فەرق پێ ناکەم دەشت سەرۆکۆزیران خۆشیان دەڵێ ئەم فەرق پێ ناکەم سلێمانیشی خۆمە فلان شاری خۆمە ئەوە شتێکی دەست پێشخەرش زۆر جوان بوو ئەمە دەستخۆشیە دەکەن وەڵڵا بژی بابێ ئارینی لەگەڵ ڕێزم لە هەمولایەکی هەر کەسێکی هەر مەسوولێک بی کاک باڤێڵ بی کاک قوبات بی هەرچێ پرۆژەی بکە ئەم ئەوها دەستخۆشیە دەکەم هەمووی لۆ من هیچ فەرقی نییە ئەمە کوردم بەڵام کەسی باش و ئیشی باش لە پیاوی باشی دەوەشێتەوە دەستەکان چاوت باچکەم عەزیزی